تركت فيكم شيئين لن تضلوا ما إن تمسكتم بهما. پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێت دوو شتم بۆ جێهێشتون قەت گومڕا نابن دەستیان پێوە بگرن. چی؟ خوای گەورە خۆ منی جێ نەهێشتووە، پێغەمبەر سڵاو وسەلام تۆی جێ نەهێشتووە. کتاب الله وسنەتی، قورئان و سنت پێوەرمانە. خۆشت و منیش و هەموو خەڵک بەچی دەبێ بپێوین؟ کردارەکانمان هەڵسوکەوتەکانمان بە قورئان و بە سنت. هەر شتێک بەڵگەی قورئان و سنەتی لەسەر بوو لەسەر سەر و سەرچاومان. با ڕەئیەکەش لەگەڵ من نەیەتەوە، هەر شتێکیش کە مخالف بوو غەڵەتە، با منیش پێم چاک بێ. کەواتە برای خوێندکار، ئەی طالب علم، ئەی مامۆستا، ئەی عالم، با هیچمان خۆمان نەکەینە تەرازوو لە خەڵک و خۆمان نەکەینە قازی بەسەر خەڵکەوە. با دوعاتی خەیر بین، با هودات بین. اللهم اجعلنا هداة مهتدين. خوای خۆمان لەوانە بین هیدایەت دراون و واشمان لێ بکەی کە ئێمە هیدایەت دەری خەڵک بین، ڕێگای ڕاست نیشانی خەڵک دەین، دەستی خەڵک بگرین، لە تاریکاییەوە دەریکەین بۆ ڕووناچی. ئەوە وەزیفەی دوعاتە، ئەوە وەزیفەی پێغەمبەران بوو عەلەیهیم الصەلاة والسەلام، لتخرج الناس من الظلمات إلى النور. دەرهێنانی خەڵک لە کوفردا بێ، لە شیرکدا بێ، لە بیدعەدا بێ، لە فیسق و فجور و مەعسیەتدا بێ، دەستی بگرە براکەم، دەستی بگرە.